تێکەوە دەڕۆن بۆ گەشت و گوزار بۆ سەفرە و سیاحەت لەوێ مردنتان بیر نەچێ، واز لە نوێژ نەهێنن. خوشکەکانتان، کچەکانتان، خێزانەکانتان واز نەهێنن لە لەچک و لە باڵاپۆشی. خوای گەورە و میرەبان ئەو ئافرەتانە ئاوها بەو شێوەیە بە شەرمەزاری بەسەری ڕوت و نەمرێنێ. خوشکە بەڕێزەکەم، ئەگەر تۆ نەگەڕایتەوە لەو سەفەرەت لەو گەشتت بە سافیرەی مردی چ جوابێکت پێ بۆ لای خوای گەورە؟ برای بەڕێزم، هیوادارم خوای گەورە بە غیرەتەوە بتمرێنێ، ئاوا بۆ شێوە نەتمرێنێ خێزانەکەت لە پێشی سیارەکەەوە سافیرە بێ و خۆشت لەگەڵ یابیت. ئاخر شەڕ بن هەردووتان، وا دەزانی خێزانە سافیرەی لە قیامەتە تۆ ڕزگارەتە بێ، مردنت لەبیر بێ. ئەو بارانە با مردنت بیر خاتەوە. کاتی ئەو گیایت بینی ئاوا سەوز بووە، بڵێ ڕۆژێکیش دێ من ئاوا لە گۆڕەکەم دەردەچم، ئایا چین بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە؟ دەی خوای گەورە بیرمان دەخاتەوە. مەڵێ کاکە منە چم بۆ سەفرە مردنی چی؟ خوای گەورە دەفەرمێ ئێوە ژووک و گژوگیاکان سەوز ئەکەین و دەرتان دەهێنن ناو گۆڕەکە. ئەمە خوا دەفەرمێ ئەبێ لە بیرت بێن نوێژەکەت نەفۆتێنی، داپۆشراو بە، بە حەیا بە، بە شەرم بە. سەتەها پیاوی بێگانە با سەیری قژ و سینگ نەکە، شەرم لە خوا بکە، لە خوا بترسە. ڕۆژێ دێت بەخوا لە ناو گۆڕا بەخوا کەپست ئەکەن. ئایا چیت بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە؟